بەناوی خوای گەورە سڵاوتان لێبێت بەڕێزان هاوپەیمانی نیشتیمانی شەعەکان داوای دواخستنی ڕیفراندۆم دەکات و بەرپرسێکی باڵای یەکێتی نیشتیمانیش مەرجەکانی دواخستنی ڕیفراندۆم ئاشکرا دەکات. مەلا بەختیار بەرپرسی دەستەی کارگەری یەکێتی نیشتیمانی کوردستان لە چاوپێکەوتنێدا لەگەڵ ئاژانسی ڕۆیترز باسەوەدەکات دەکرێت بە مەرجی پێدانی 12 میلیارد دۆلار و نەوتی کەرکووک و چارەسەرکردنی کێشەی ناوچە کوردستانەکانی دەرەوەی دارە هەرێم ڕیفراندۆم دوا بخرێت. بە میواندارێک لە بەڕێزان لە ستۆدیۆی سەرەکی بورهان محەممەد فەرەز ئەندامی پێشووی پەرلەمانی عێراق هەروەها لە هەولێرەوە قارەمان قادر ئەندامی پەرلەمانی کوردستان تاوتوی ئەم پرسە دەکەین. سەرەتا راپۆرتێک دەبینین دواتر لەگەڵ میوانەکانمان درێژە بەم پرسە دەدەین. گفتوگۆکان بۆ دواخستنی ڕیفراندۆم دەست پێ دەکەن و بەرپرسێکی باڵای یەکێتی نیشتیمانیش ڕای دەگەێنێت لە بەرامبەر سازشی دارایی و سیاسی بەغداد ڕەنگە ڕیفراندۆم دوا بخرێت. مەلا بەختیار بەرپرسی دەستەی کارگەری مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی لە چاوپێکەوتنێدا لەگەڵ ڕۆیترز باز لەوە دەکات دەکرێت ڕیفراندۆم دوا بخرێت بە مەرجی پێدانی 12 میلیارد دۆلار کە قەرزە لە سەررێم لەگەڵ پێدانی نەوتی کەرکووک بە هەرێم. بەرپرسی دەستەی کارگەری مەکتەبی سیاسی یەکێتی ئاماژە بەوەش دەکات لە سەراستی سیاسیش پێویستە بەغداد پابەند بێت بە چارەسەرکردنی کێشەکانی ناوچە کوردستانیەکانی دەرەوەی ئیدارەی هەرێم. لێدوانەکەی بەرپرسی دەستەی کارگەری مەکتەبی سیاسی یەکێتی لە کاتێکدایە ماوەی نزیکەی هەفتەیە کە وەفدی ئەنجومەنی باڵای ڕیفراندۆم لە بەغدادە و لایەنە عێراقیەکانیش داوای دواخستنی ڕیفراندۆمیان کردووە. بە پێی زانیاریەکان ناوپەیمانی نیشتیمانی شیعەکان لە کۆبوونەوەیاندا لەگەڵ ئەنجومەنی باڵای ڕیفراندۆم وتویانە ئێمە ئامادەین چارەسەری کێشەکانی نێوان هەرێم و بەغداد لە ڕێگەی دەستور و پاراستنی یەکپارچەیی خاکی عێراقەوە بکەین. هاوپەیمانی شیعەکان پرۆژێکیان پێشکەشی ئەنجومەنی باڵای ڕیفراندۆم کردووە سەبارەت بە چارەسەرکردنی کێشە هەڵپەسێردراوەکانی نێوان هەولێر و بەغداد. پرۆژەکەی هاوپەیمانی نیشتیمانی شیعەکان پێکدێت لە پرسینەوت و ناوچە جێناکۆکان و موچەی فەرمانبەران و پێشمەرگە و پۆستەکانی کورد لە بەغدا. وەفدی ئەنجومەنی باڵای ڕیفراندۆمیش لە کۆبوونەوەیاندا لەگەڵ هاوپەیمانی شیعەکان ڕایانگەیاندووە دەسەڵاتی دواخستنی ڕیفراندۆمیان نییە و دوای گەڕانەوەش لە بەغداد پرسی دواخستنی ڕیفراندۆم و پرۆژەکەی هاوپەیمانی شیعەکان تاوتوێ دەکرێت. ئاماژەکان بە وەرەچەند دوای فشاری ناوخۆیی وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا و ڕەتکردنەوەی ڕیفراندۆم لەلایەن بەغداد ئەو لایەنانەی بڕیاری ڕیفراندۆمیان داوا پێرەچێت ڕیفراندۆمەکە دوا بخەن. پێشتریش بەرپرسان یەرێم لە بەرامبەر وەرگرتنی پۆست و پارە لە بەغداد سازشی زۆریان لە سەرمافەکانی خەڵکی کوردستان کردو و ئێستاش دەیانەوێت ڕیفراندۆمە کارتێکی فشار بەرامبەر بەغداد بەکاربهێنن. سپاس بۆ میوانەکانمان لە ماوسەبران بەخێر بێن ئەوەسەرتا لە بەڕێستانەوە دەست پێ بکەین بەر لەوەی بچینە سەر مەسەلەی ئەوەی کە ئێستا باز لە دواخستنی ڕیفراندۆم دەکرێت بە تایبەتی دوای چارەسەرکردنی کێشەکانی نێوان هەولێر و بەغداد دەمەوێت ڕای بەڕێز سەبارەت بەم شاندە و دانیشتەکانی لە بەغداد بزانم پێ دوای هیچ کاریگەریەکی وە سەدانیم شاندە بۆ بەغداد. زۆر سپاس. دیارە ئەو وەفدێکە لە زۆرێک لە حزبەکانی هەرێمی کوردستان و لە ئاستێکی باڵا ڕۆیشتون و دیار لە ئاستێکی باڵاش پێشوازی کراون لایەن سەرۆکی حکوومەت و جێگی سەرۆکی کۆمار و سەرۆکی کوتلە سیاسیەکان و بە شیعە و بە سونە و بەوانەوە دیارە حتمما تێگەن ئەم وەفدی هەرێمی کوردستانە و خەڵکی کوردستانیش و چوەکو حکوومەت چوەکو خەڵکی کوردستان لە عێراق وەزنی خۆی هەیە قەبارەی خۆی هەیە و حساباتی خۆی هەیە و بەتابەتی ئەم وەفدە لە قۆناغێک ڕۆیشتە عێراق بە قۆناغێک بە مەرحەلەیەکی تاریخیاتیە پەڕێ زۆر حساس زۆر هەستیار چ لە ڕووی ئەمنیەوە چ لە ڕووی سیاسیەوە چ لە ڕووی ئابووریەوە بە دڵنیاییەوە حسابی بۆ کرێ و گویان لێ ئەگیرێ بەڵام لەوانەشە حساباتی ئەوەش هەبێ ڕەخنەش هەیە ئەوانیش دیسان ئەوە بین ئەم وەفدە بزوتنەوەی گۆڕانی لەگەڵانیە کۆمەڵی ئیسلامی لەگەڵانیە ئەمە ینی کاریگەری دەبێت دڵنیایە پێویست بوو لەگەڵانەوە و هەبوایە لەوێ باشتر بوو و باشتر کاریگەریە بوو لایەنی کەم لە ڕووی سایکۆلۆژی بۆ خەڵکی کوردستان بۆ ئەندامانی ئەو حیزب و لایەنگری ئەو حیزبانەی کە نەڕۆیشتون و بۆ باڵێ تەبعی سیاسی لە کوردستانە ئەوانیشان لەگەڵ وایە باشتر بوو و لەوێش باشتر گویان لێ ئەگیرە لە ڕاستیە
ئەمە ئەو لایی کەوا بڵێم وەفدەکە هەم لە پێکهاتەی و هەم لە کاریگەری و ئەوانە ئەو وەفدەش ڕابۆیانە حتمما پرسیارێن لەکەن ئێوە بۆچی هاتوون ئەگەر بۆ ڕێفراندۆمیژێ ئەڵێن باشە ئەو پرسیارە چییە ینی سەبەبی چییە هۆکاری چییە ئێوەدای ڕێفراندۆمەکەن بەدڵنیای ئەوانژێن سەر کێشەکان باسی دەبێ وابێ من لەگەڵانیم بەس دەبێ وابێ باسی جێبەجێ نەکردنی مادەی 140 باسی قسووری حکوومەتی عراقکەن لە مامەڵەکردنی لەگەڵ هەرێمی کوردستان لە دەسڵاتەکانە لە دەسڵاتی ئیتیحادیە لە دەسڵاتەکانی هەرێمە و لەسەر مەسلەی نەوت و ئەوانە لەسەر مەسلەی موچە و بوجە و لەسەر مەسلەی پێشمەرگە و لەسەر مەسلەی کۆی مادەی 140 ئەو کێشە سیاسیانە هەیە باسی ئەوەکەن ئێمە بۆ یەگەشتنەوە قەناعەتی لەبەرەوەی لە ساڵی 2023 تا ئێستا ڕۆژ بە ڕۆژ و ساڵ بە ساڵ وەز پەیوەندیەکانی نێوان هەرێمی کوردستان و بەغا بەرەو لاوازی ئەڕوا بەرەو لە یەکترازان ئەڕوا و بۆ ئێمەش گەشتنەوە قەناعەتت ڕێگەی ترمان نییە من وایە بینم کە کاریگەری هەیە بەڵێ لەسەر ساحەی سیاسی و دەنگدانەوەکی ئێجگار گەوریشیە لە ئەوروپا لە ئەمریکا لە دنیا قسە لەسەر ئەو مۆڵەکان ماوەسە بەڕوونی ئەو لایەنانە قسە سەر مەسلەی ڕیفراندۆم بکەن لە ئێستادا چونکە باز لەوەکری کەوان تەنە ئامادەبوونە بازە کێشەکانەوەن هەرێم و بەغداد بکەن بە شەڕینەوەکو مەسلەی ڕیفراندۆم من تەسەوڕەکەم تۆ ئەزانین چی ئێمە گەر قسە بکەین جارێ با تحزب دوورخێنەوەکو کوردی قسە بکەین وەکو ئەگەر محلێکیش قسە بکەین لەسەر ئەو مۆزوعە یعنی دیارە نەک ئەوە تا هەموو دنیا ئەزانێ ئەم وەفدە مەسەلەی ڕیفراندۆم ڕۆیشتووە بەڵام ئەم وەفدە ڕۆیشتووە من ئەگەر لە من ئەپرسی پێویستە بەردەوام وەفد لە هەرێمی کوردستان و سەردانی بەغا بکە و کێشەکان بزانن چییە بۆ ئەوەی کە ینی چی ڕوئەدا چی ئەو کەینوبینی کە لە بەغا هەیە حکوومەت بە تەمای چییە دید و بۆچوونی لەسەر ئێمە چۆنە و کێشەکانمان چۆنە بینێ ئایا ئەو کێشانەی کە ئێمە باسیەکەین هەر ئاوایە ئەوانش دیدی بۆچوونی و جیاوازیان هەیە لە باڵین لەسەر مەسەلە داراییەکان لەسەر مەسەلە سیاسیەکان لەسەر مەسەلە یاسایەکان دەسڵاتەکان ڕێی ئەوان چییە ئەم کارە ینی حکوومەت باڵین وەفدەکە پێویستە قسەی لەسەر بکەن و پێویستیشە باسی بکەن و تەسەوڕ ناکەم ینی بڵێ بیشارنەوە کە ڕیفراندۆم خۆ بە نهێنی ناکرێ ئەوان ئەلانیان کردو کە لێرە ڕۆژن وەفدە بۆ ڕۆیشتەوە بەڵام من دڵنیام شتی تریش باسەکەن و حەقیشە هەر ئەبێ باسیشی بە کورتی ماوەسە پێ دوێ هیچ دەستکەوتێکی هەبووە سەدانی وشاندا من دەستکەوت بەڵام پەیامێکە بۆ حکوومەتی دەستکەوتی چ نەبووە تەسەوە تا ئێستا هیچ دەستکەوتێک نبینم ینی دەستکەوتێکی ئاوا هەیە بەڵام پەیامێکە بۆ حکوومەتی عراق و دەستکەوتیش خۆتەزانی هیچ مافێک بە ئارزومەندانە لە ڕۆژڵاتی ناوەڕاست و لەم حکوومەتەی ئەم منطقان نادرێ ئەگەر کارتی فشارت نەبێ و بەهێز نەبیت و ئەوەی ینی تۆکمە نەبیت و داواکارەکەت ڕوون نەبێ و پشتیوانت نەبێ قەت پێت ناڵێن ئەوە مافەکانی ئێوەیە خستومانتە سەر سینیەک و بتان دێنێ فەرمونون خەڵکی کوردستان هەرێمی کوردستان چیتانەوەتان دێ ناشتیوانە لە دنیا بەتای لە منطقە و بتەسەوڕەکەم لە دنیا شهروا بێ دەبێت خۆت داکۆکی لەسەر مافەکانی خۆت بکەی و شێوازێک هەڵبژێری ئەو شێوازە بەهێزترین شێواز بێ و هەموو وەرەخەکانت ینی بەهێزکەی بۆی پشتیوان بی بۆ وەرگرتنی داواکارەکەی سوپاس دەکەم دواتەگەرم بڵای بەڕێز ماوەستا ئەگەر بچین هەولێر لای کاک قارەمان زۆر سوپاس بۆ بەشداریکردن لە بەرنامەکەمان دەمەوێت سەرنجی بەڕێزی لەسەر دانیشتەکانی شاندی ئەنجومەنی باڵای ڕیفراندۆم لە بەغداد بزانم و سەبارەت بە ئەو مەرجانش کە ئێستا باس دەکرێت مەرجەکان بۆ دواخستنی ڕیفراندۆم خوێنەوەی بەڕێزشت بۆ مەرجانە چییە؟ بەڵێ زۆر سپاس بۆ بەڕێستان و سلااو ڕێزمێ بۆ میوانە بەڕێزەکەتان دیارە سەرتا میوە قسە لەسەرەوە بکەم ئەو وەفدەی کە ڕۆشتووە بۆ بەغدا وەفدێکی حیزبیە وەفدێکە لە سەرەتاوە یعنی ئەم وەفدا یاخود ئەم ئەنجومەنی باڵای ڕیفراندۆمە لە هەرێمی کوردستان دەبوو پشتیوانیەکی قانونی پشتیوانیەکی یاساییان هەبووە لە کاتێکە کە ئەنجومەنی باڵای ڕیفراندۆم دروست دەکرێت پەرلەمانی کوردستان پەچی خراوە بۆیە نوێنەرایەتیکردنی ئێستایان لە بەغدا من پێم وایە ئەو هێز و توانە و قودرەتە بەهێزەی نییە لە ئاست پرسێکی وا گەورەی چارە نووساس کە مەسەلەی سەربەخۆیە بۆ هەرێمی کوردستان ئەوەی من ئاگادار بم ئەو وەفدا کە سەردانی بەغدای کردووە لە بەغدا سەرەتا پیان وتراوە کە ئێوە بێ وەرەقەیەکتان پێ بێ ئەو وەرەقەیەش تایبەت بێ بە کێشەکانی نێوان هەرێمی کوردستان و بەغدا واتە لە بەغدا هیچ لایەنێکی سیاسی ئامادە نەبووە دانیشتن بکە ڕاستە و خۆ ئەو وەفدە وەکو وەفدی
تایبەت بە پرسی ریفراندۆم تایبەت بە پرسی سەربەخۆی دانیشتن گفتوگویانە سەر بکە ئەمە خاڵێکە وای کرد ئەنجومەنی باڵای ریفراندۆم وەفدی ئەنجومەنی باڵای ریفراندۆم لە بەغدا ئاقاری کۆبوونەوەکەیان بە شێوازێشتر بگۆڕدرێ دانیشتەکانیان لەگەلایەنە سیاسەکانی تر لەسەر چڕ بکرێتەوە لەسەر مەسەلەی کێشەکانی نێوان هەرێمی کوردستان و بەغدا هەم لەگەڵ دانیشتنیان لەگەڵ کوتلەی شیعە لە بەغدا هەم دانیشتنیان لەگەڵ کوتلەی سونە لە بەغدا بەم شێوازە قسەکراوە کە بەڵێ بەردەوامەکە قارەمان بەڵێ بوورە دیارە چوونی وەفدەکە بۆ بەغدا لە کاتێکە هەمومان نەزانین دۆخی هەرێمی کوردستان لە دۆخێکی ناسەقامگیری سیاسیە ئابوووریە کۆمەڵایەتیە و ئێمەش لە عێراقا هەرێمێکین و حکوومەتی فیدرال بەپێی دەستور حەقی تۆزێک لە مامەڵەکردنی هەیە لەگەڵ هەرێمی کوردستانە بە تایبەت لەو دەسەڵاتانەی کە لە دەستورە دابەشکراون بەشێکیان حەسریە بۆ حکوومەتی عێراقی و بەشێکیان حەسریە بۆ هەرێمی کوردستان و بەشێکیان هاوبەشە لە نێوان هەردوولا و کۆمەڵێک کێشە هەیە و کێشانە ماوەیەکی زۆرە کەڵەکەیان کردووە لە نێوان هەرێمی کوردستان و بەغدایە بۆیە لە ئێستادا من پێم وایە دانیشتنەکان لە بەغدا ئەوەی کە لە هەرێمی کوردستان باز دەکرێت ئەم ئەنجومەنە تایبەت بە پرسی ریفراندۆم سەردانی بەغدای کردووە بە پێچەوانەوە لە بەغدا لە دانیشتنەکان زیاتر باز لە کێشەی نێوان هەرێمی کوردستان و بەغدا دەکرێت لەسەر کۆمەڵێک پرس مەسەلەی بودجەیە مەسەلەی بودجەی هێزی پێشمەرگەیە مەسەلەی مادەی 140 ناوچە جێناکۆکەکان و کۆمەڵێک پرسی لەم بابەتانەی ئەمەش دەسەر داواکاری خانەخوێکە واتە بەغدا بووە ینی ئامادە نەبووینە لەگەڵ وەفدی هەرێمی کوردستان کە بە تایبەت بە مەسەلەی ریفراندۆما تا وەرەقەیەکیان نەبێ و هەرچوونی وەفدەکە بۆ بەغدا بۆ خۆی بەداخەوە ینی وەرەقەیەکیان پێ نەبووە لەبەر ئەوەی مەسەلەی ریفراندۆم کە تایبەتە کە ریفراندۆم دەکرێت بۆ سەر بەخۆی پێویست وا بوو ئیتر ئەم وەفدەکە دەڕوا جاری یەکەم وەفدەکە وەفدێکی نیشتیمانی نەتەوەی بووە هەموو لایەنە سیاسیەکان تێدا بەشدار بوونایە و وەرەقەیەکی بەهێزیان پێ بووە بۆ ئەوەی بتوانن لە بەغدا لە کاتی گفتوگۆکردن کۆمەڵێک مبەرراتی قانونیان بەدەستەوە بووە لەسەر مەسەلەی پێشەکردنی دەستور لەسەر مەسەلەی بڕینی بودجە و قوتی خەڵکی کوردستان ئایا ئەمانە ئەو کێشە و تەنازوعاتانی کە لە هەرێمی کوردستان لە ڕابردوو باز دەکرێت کە حکوومەتی عێراقی پێشێری دەستوری کردیا ئایا ئەم شتانە ڕاستن ئەگەر ئەسلی مەسەلەکان وابێ کە حکوومەتی عێراقی هەم پێشێری دەستوری کردبی هەم لەسەر مەسەلەی بودجە غەدری لە هەرێمی کوردستان کردبی هەم لەسەر مەسەلەی پێشمەرگە بۆ شێوان هەمان نەزانین لە دەستوری عێراقیە بەشێک لەو کێشانێک کە پەیوەندی هەیە بە سیادە پەیوەندی هەیە بە جێیش پەیوەندی هەیە بە ئابووری ناوخۆ ئەوانە ئەبێ بەڕاستی هەرێمە فیدرالیەکان من وەکو کوردێک ئەو قسە دەکەم چەندی ئێمە ملزەم بین بە دەستورەوە لە ڕابردوو ملزەم بووینەوە و حکوومەتی عێراقیش نەیتوانی پێشێری دەستور بۆیە من پێم وایە لە ڕابردووان نەمانتوانیوە لەگەڵ حکوومەتی عێراق لەگەڵ حکوومەتی عێراقی بوورە نەمانتوانیوە لە ڕابردووە لەگەڵ حکوومەتی عێراقی وەکو نەتەوە وەکو هەرێمی کوردستان مامەڵەکی تەندروست لەگەڵ کۆی ئەو مافانێک کە هەیتمان لە دەستوری عێراقیە بۆ جێبەجێکردنیان مامەڵە بکەین بەڵکو بەردەوام لە 26 ساڵی ڕابردووە وەفدەکانەوە وەفدی حیزبی بووینەوە بەداخیشەوە ئەڵێم ئیتیفاقی مەعبەینی پارتی و یەکێتی لە ڕابردووە کە بەڕێز مامزەلات سەرۆک ڕئیسی جمهوری عێراق بووە و مەسعود بارزانی سەرۆکی هەرێمی کوردستان بووە وەکو دابەشکردنی 50/50 ینی ئەم دوو کەسایەتیە سیاسیە لە ڕابردووە کە بە دابەشکردنی پۆستەکە یەکلایی بوونەوە لە هەرێمی کوردستان و ئەم دوو کەسە نەیانتوانیوە بەیەکەوە هەموو ئەو کێشانەی کە گەڵال کە ئێستا کەڵەکەی کردووە لە مابەینی هەرێمی کوردستان و بەغدایە چارەسەری کەن بۆیە لە ئێستادا من پێم وایە ئەو وەفدی باڵای ریفراندۆم لەگەر ئەوەی وەفدێکی حیزبیە و بە هەمان شێوەش پرسەکەیان لە پرسی نیشتیوانی نەتەوەیەوە گۆڕیوە بۆ پرسی کۆمەڵێک حیزبی سیاسی بەڵێ ئەگەر بە کورتی وەڵامی و پرسیارەشم دەیت دواتە گەرەمەوە لای بەرز دەڵێم وەفدێکی حیزبیە بۆ نمونەگەر پەرلەمان متمانە پێدرابێت دەتوانانی چی زیاتر بکات لەوەی کە ئێستا مەسەلەن گفتوگۆکان لە بەغداد بەڕێوەچن بەڵێ ئێمە جارێ ئێمە لە پەرلەمانی کوردستان هەر یاسایەکمان نیە تایبەت بێ بەکردنی ریفراندۆم و ئەو بڕیارەی کە درراوە لە خۆی لەلایەن کۆمەڵی حیزبی سیاسیەوە درایە بە سەرپەرشتی سەرۆکی پێشووی هەرێمی کوردستان کە خۆی شەرعیەتی نییە کاتێک کە خۆی شەرعیەتی یاسایی نییە واتە بڕیارەکەشی مەشروعیەتی نییە بۆیە پێکێنانی لێژنەکە لە ئەسڵەوە مەشروعیەتی نییە ئەو لێژنەی کە پێکاتوە ئەگەر لە پەرلەمانی کوردستان و پەرلەمانی کوردستان کارا بووە ئەو کاتە لە پەرلەمانی کوردستان یاسایەکی تایبەت بە ریفراندۆم
ریفراندۆم دەردەچوو بەڵێ ئەگەر لە دۆخ و هەڵومەرزێکی گونجا وایە بمانتوانی وایە ئامادە سازیەکانی بۆ بکەین ئەو کاتە بەڵێ وەفدێک لەلایەن پەرلەمانی کوردستان و سەرۆکایەتی هەرێمی کوردستان و حکوومەت و کۆی حیزبە سیاسیەکان بچوو بایە بەڵێ من پێم وایە و کاتە هەم حکوومەتی عێراقی نەکرد تەنەزولیەک لەسەر ئەو مەسەلەیە بەڵکو گفتوگۆیەکان سوڕوپڕتر دەبوون و پێشم وایە تەرەفی دەرەکیش ئەو کاتە بەشداری دەکرد لەو مەسەلەیە وە کوردیش وەکو منەتەوەیشتر حەقی خۆی بڵێ ئیستیفتا بەڵام وەکو باسم کرد لە 26 ساڵی ڕابردووە بە هیچ شێوەیەک ئێمە وەکو لە هەرێمی کوردستان کە کۆم دام و دەستگا و مؤسساتمان لە هەرێمی کوردستان جگە لە دەستور هەموو یاساکانی ترمان هەیە لە هەرێمی کوردستان نەمانتوانیوە وەکو پێویست ئێمە نوێنەرایەتی نەتەوەی خۆمان بکەین لە بەغدا. بەڵای سوپاس دەکەم دواتەگرم وڵای بەڕێست مامۆستا بوران سەبارەت بە ئەم کۆبوونەوانەی کە دەکرێن باس لەوەکەی کە ئێستا دوای کۆبوون لەگەڵ هاوپەیمانی نیشتمان شیعەکان کاوان ئێستا حکوومەتیان برستەوە ڕای لایەنە سیاسیەکان بە تایبەتی ئەوانەی کە برای ریفراندۆ گۆڕانکاری بەسەر داهاتووە و ئێستا پێشتر باز لە ریفراندۆ ئێستا باز لە ڕێکەوتن دەکرێت پێ دوای ئێستا باشترین بژاردە بۆ کورد کامیانە لە دۆخی ئێستا چارچەرین کێشەکان یاخود بەردەوام بوون لەسەر و بڕێرێکە بەشێک لە حیزبەکان برێنەدا و ریفراندۆ بکەن. خۆی تەسەوڕ ناکەم خلاف جار لەسەر مەسلەی سربەخۆیی هەبێ سربەخۆیی بە کوردستان بەداخەوە زۆر جا ریفراندۆم و سربەخۆیی تێکەڵ ئەکرێ ریفراندۆم جیاوازە لەسەر بەڵێ ریفراندۆم ئامرازێکە لە وڵاتە دیموکراسیەکانە بۆ یە کاڵاکردنەوەی کێشە چارن و سازەکان بۆی بگەنە ئەنجامێک جاری وا هەیە بە سولبیە جاری وایە بە ئیجابیە جاری وا هەیە بۆ یەگرتنەوەیە جاری وا هەیە بۆ جیابوونەوەیە جا ئەمە ئەبێ ینی قسە هەڵەگرێ لەسەر ئەو مۆزوع قسە بکەین و سەر بەخۆی حەقا ینی قسەی لەسەر بکرێت لەگەڵ بەغا و زۆر حەقی هەموو خەڵکی کوردستانە و دەبێت بەردەوامیش بینە سەری چونکە خەباتمان بۆ کردووە خوێنمان بۆ داوە ماندووبینە لە پێناوە و چەندین شۆڕش کراوە لە پێناو سربەخۆیە تەسەوڕ ناکەم ئەمە ئەگەر ینی وەکو هێڵی سیر وایە کەس دژی سەر بە خۆی بێ بەڵام خلافی سیاسی لە ناو حزب سیاسیەکان وای کردووە ینی ئەو ئەهمێتی ئەو مەسلەیە کەم کاتەوە جاوا چاکتر بوو پێش ئەوەی کابڕ ئەم کێشان چارەسەر بکرایە کێشەکان چارەسەر بکرای لێرانە اینجا لەگەڵ بەغاشە لەسەر چی ڕێککەوتیان زۆر ئاساییە زۆر کارێکی باشە ئێمە بتوانین کێشەکانمان لەگەڵ بەغا چارەسەر بکەین دو مەسلەی بوجە و موچە چارەسەر بکرێ کارێکی زۆر باشە مەسلەی پێشمەرگە چارەسەر بکرێت زۆر باشە مەسئلەی مادەی 140 ئەو ینی خاکی کوردستان و سنووری هەرێمی کوردستان یەکلایی بکرێتە کارێکی زۆر باشە و دەبێت قسەشی لەسەر بکرێ ئێمە وامە لێ هاتووە ینی ململانە حیزبەکان وای لێ کردوین مەسەلەن نەتەوەیەکانیش خۆشمان ببینە دژیم داواکاری نەتەوەیمان ئەمە هەڵەیەکی گەورەی استراتیژیە بەنسبەت هەر حیزبێکەوە بیکە هەر لایەک ئەمە بکە هەڵەیەکی استراتیژیە بەڵام قسە لەسەر ئەوەیە بەڵێ لەسەر حیزبەکەیە لەسەر بیرکردنەوەی حزبەکەی و لەسەر ڕفتاری حزبەکە ئەمە قەزەیەکی ترە بەڵام هاتە سەر مەسەلەن نەتەوەیەکان دەبێت ئیتفاق بکرێت لە هەرێمی کوردستانەوە ئەو ئیتفاقە دەست پێ بکەن لەناو حزب سیاسیەکانە پەرلەمان بەگەڕ بخرێتەوە و مەسەلەی سەرۆکایەتی هەرێم چارەسەر بکرێ و ینی کێشەکانی هەرێم بەگشتی لە نێوان حزب سیاسیەکان چارەسەر بکرێ اینجا ئەو وەفدێکی باشتر بڕابە بەغا و قسە لەسەر هەر هەموو ئەو کێشانە بکەن دەکرێت قسەی لەسەر بکەن و مەسئلەی ریفراندۆمیش ینی ئەوەی کە بۆی دانراوە ئەگەر ینی حکوومەتی عێراق موافقت بکە یا موافقت نەکە ئەو کاتە ئێمە کە بڕیارماندا خۆمان کەس ناتوانێت ڕێگە بگرێت کەس ناتوانێت ڕێگەمانیە بگرێت وەکو ئەوەی کە بەڵام دەکرێت وگوتم کێشەکانی ئێرە چارەسەر بکرێت بەڵام مامۆستا بە وردبوونەوە لە کێشە ناوخۆیەکان ناوماڵی کوردی ئێستا تەوقیتێکی گونجاو بۆ گفتوگۆ لەگەڵ عێراق بەو پەرتەوازی ناوماڵی کورد خۆی هەر ماوەیەکە ئێستا ئەم تەوقیتە بەڕێی من تەوقیتی گونجان و دەبواە هەر پێشوەخت ساڵانی پێشوو لە 2023 تا ئێستا کار بکرایە بۆ بژانەوەی ژێرخانی ئابووری لە کوردستانەوە تۆکمە بکرایە ئەمەیەکێک لەو هەنگاوانەوە جێ وەسپایەکی سەرتاسەریمان هەبواە کوسپای کوردستانمان هەبواە ئەمە یەکێک بوو لەو خاڵانی کەوا زۆر گرنگە و پەرلەمانێکی ئەکتیڤ بواە و صاحب دەسڵات بواە و کاری بکردایە و هەروە حکوومەتێکی ئەکتیڤ وایە حکوومەتێکی کارا و باشتر بواە ئەمان دەکرا کێشەمانەوە لەسەر مەسلی کێشە یاسای لەسەر مەسلەی سەرۆکایەتی هەرێم و کێشەی سیاسییان چارەسەر کردایە ئەو کاتە دەنگت زیاتر گوێی لە ئەگیرا و دەنگت زوڵالتر ئەبوو لە کۆی مەسەلەکان بۆیە من ئێستا ئەڵێم ینی دوور نییە حکوومەتی عێراق کە پرسیارن لەکەن بە لە وەفدی کوردستانی یا وەفدی باڵای ڕفراندۆم ئەڵێن هۆکاری ئەوە چی وەکو ئاماژەم پێ کرد ئەمانش
جوابیان ئەبێ و پێیانڵێ ئەمە هۆکارەکانە و دێن لەسەر ئەوە ممکنە مفۆزەت بکەن لەوەی حکوومەتی عراق ممکنە بێتە پێشەوە تەرحێکی تازە بکە بڵێ ئێوە باشە کە ئەمە بەس ئەمە دوا بخەن ئێمە هەموومانتان پێ دوای بژاردێکی باش ئێستاەوەی کە باز دەکرێت بۆ نمونە بەرپرسی دەستی کارگێری مەکتەبی سیاسی کێتی نیشتیمانی لەگەڵ ڕۆی ترز چاوپێکردنێک باز لە مەرجەکان دەکات دەڵێ دەکرێت بەو مەرجانە ڕیفراندۆم دوا بخرێت بۆ من 12 ملیار دۆلار و نەوتی کەرکک بدرێ بە هەرێم و کێشەی ناوچە کوردستانیەکان و بەشی کێشەی ناوچە کوردستانی دەرەوەی دارهێنم چارەسەر بکرێت. وەڵی من نازانم ینی گوێم لەوە لە ئەعلام بینیمە بەڵام تصور ناوی ینی کاک مەلابەختیار خۆی خەباتی کردووە هەر لە مناڵیەوە تا ئێستا تەمەنی داوەتە شۆڕش و خەبات و تێکۆشانەوەوانە تصور ناکەم بە مقابلی پارەوە بڵێ ینی ئێمە واز دە ڕێفراندۆم بووە بەڵام ممکنە تەفاصیل قسە پرسیاریان لێ کردبێ باسی ئەوەی کردبێت چۆن مەسەن ئێوە بەدیل چییە بۆەوە لەوای تو دەگەر کێشەکانمان چارەسەرکردنەوە چۆن بڵێم بودجە مەسلەی ئەوانە پارەمان لای حکوومەتەوە مەسلەی کێشەی پێشمەرگەمان هەیە و ئەوە کێشەی مادەی سەوچلمان هەیە دەبێت ئەمانە چارەسەر بکەن پێشنیازێکی وایە بەدیلی وها ممکنە ئێمەش بیر لەوە بکەینەوە بەڕێی من ئەگەر هاتو حکوومەتی عراقەوەی بکەن بیری لێ بکەوە تا ئەوەندە ئەم وەزعینە خۆش ڕێکەخین کارێکی خراپ نییە بەعکسەوە کارێکی زۆر باشە و بکرێت هەم ئەوە بکەن هەم کێشەی مادەی سەوچل چارەسەر بکرێت بەڵام زەمان هەبێ بکرێ بۆ نمونە بژاردەیەکی باشە لە بەرامبەر ریفراندۆم بۆ نمونە بەڵێ بژاردەیەکی باش من شەرط نییە بەڵام بەڵام کێشەکان لەگەڵ بەغا چارەسەر بکرێ مادەی سەوچل چارەسەر بکرێ زۆر باشە و بە شایەتی ئەمریکا و UN ئەمە زۆر گرنگە ئامادە بن و ئەوان زەمانەت دەن بۆی کێشان چارەسەرکرێ مەسلەی پێشمەرگە مەسلەی موچە و بوجە ئەمانە کێشەی دەسڵاتەکان ئەمانە چارەسەر بکرێ و مەسلەی تەبیعیە ئەگەر بێت و 25 نوێژ نەکرێت بەڕێی من ئەمەها ینی نییە بە 6 مانگی تریش بێ ساڵێکی تریش بێ مەسلەیەکی زۆر ئاساییە و تەسەوڕەکەم باشتریش بێ ئەمانە چارەسەر بکرێت سنووری هەرێمی کوردستان دیاری بکرێ و لە پاش لە ماوەی ئەمەش ئەم حزب سیاسیانە و ڕێککەون و پەرلەمان ئەکتیو بێتەوە و بە یەک دەنگەوە کەین خۆمە چییە ئەو ڕۆژە 25 بۆ من حق ینی حق نییە ئەوەندە بە پیرۆزی تەماشاگەری لە 25 دەبێت ڕەفراندۆم بکرێت دەبێت بە ئێمە مەسەر دەبێت ئەبێ سەر بەخۆی کوردستان بەدی بێ بەڵام خۆ دەکرێت ڕیفراندۆم 6 مانگی تریش بێت دەکرێت ساڵێکی تریش بێ بەڵام خەڵک ناتوانێت ببێ موچە بژی خەڵک ناتوانێت ببێ ئەمن و ئیستقرار بژی خەڵک ناتوانێت ببێ بەردەوام کێشەیە بێت ناوچە دابڕێەوەکانە ئەمانە زۆر گرنگ مەسلەیەکی ژیان و مەسلەیەکی حیاتیە ئەمەش گرنگە بۆ ئەوەی کەوا ئێمە بەرەو سەر بەخۆی بڕۆین ئەمانە هەمووی ئەو ئامرازانە سپاس دەکەم دواتێک لە مولای بەرز کاک قارەمانەگەم برە مولای بەرز سەبارەت بەوەی کە پێ دوای سەردانیشاندی ئەنجومەنی باڵای ریفراندۆم بۆ بەغداد ڕێی ئەو لایەنەی کە برا ریفراندۆمیان دابوو گۆڕانکاری بە سەرداهاتووە و سەبارەت بە مەرجەکانیش خوێندنەوەت بۆ چیە ینی کورد بە چ مەرجێک دەبێت ریفراندۆمەکەی دوا بخە بۆ کاتێکی تر بەڵ دیارە دەنگی کاک قارەمان باش ناگات لای ئێمە ناوبڕێکمان هەیە دوای ناوبڕەکە دەگەڕێنەوە وڵاتان لەگەڵمان بمێنەوە. بەرنامەی ئەمڕۆ با سپۆنسەری کۆمپانیای ئەسێ بۆ بازرگانی مۆبایل شیری ئاڵتونسا. سەرکەوتنە گەورەیە تەنها شیری وشکی ئاڵتونسای تەمێکی ڕاستەقینە و 100% سروشتی نۆشی کەو هەمیشە بە بەهێزی بمێنەرەوە. نوێترین ئۆفەر لە کۆمپانیای ئەسێەوە ئێستا مۆبایلی زیرەکی ئەسێ Q5S 4G LTE کە بە فینگرپرینت کار دەکات بە قستی مانگانەی تەنها 59,000 پێشەکی و مانگی تەنها 14,000 دینار. نوێترین مۆبایلی زیرەک و پێشکەوت و بە نزمترین نرخ بۆ تۆی خۆشەویست ئەسێ Q5S 4G LTE. کۆمپانیای بەیزا
لە پێنە و بەرەنگاربوونەوەی قەیرانی دارایی و پێشکەشکردنی باشترین ئامێری کارەبایەتی نۆماڵ، کۆمپانیای بەیزا بووە بریکاری گشتی کۆمپانیای زەمگی ئیتالی. هەروەها فرۆشتنی بەرهەمەکانی باقیستی هەژدەمانگ بە هاوڵاتیان، سەلاجە و مجەمیدە، هەموو جۆرەکانی سپلێت، تەلەڤیزیۆن و تەباخ و مڕەشەح، فرن و مایکرۆ، گسکی کارەبایی، غەسالەی جلشتن و قاپشتن. بەیزا مامی هاوڵاتیان. کۆمپانیای دنیا دیکۆر. کۆمپانیای دنیا دیکۆر ئامادەیە بۆ دانانی دیکۆراتی ماڵ و شوێنە گشتی و حکومیەکان. کۆمپانیای دنیا دیکۆر هەڵدەستێت بە دروستکردن و دانانی کەوانتەر و ژووری نووسن و ئۆفیسی گەشت و گوزار و جبسم بۆردی مەغریبی و کاغەزی دیواری ئیتاڵی و تەختەی ئەرزی تورکی و ئەڵمانی و جیاکردنەوەی هۆڵ بە HDF و MDF و داری سروشتی. کۆمپانیای دنیا دیکۆر دنیایەک بۆ دیکۆراتەکانتان. ناونیشان سلێمانی فەرعی یەکەم، شەقامی بازنەی مەلیک مەحموود بەرامبەر پارکی مەلیک مەحموود. فەرعی دووەم، شەقامی بازنەی مەلیک مەحموود بەرامبەر سۆپەرمارکێتی ئاڵتون. فەرعی سێیەم، ناوچەی پیشەسازی یەک بەرامبەر تاقیگەی بیناسازی. کۆمپانیای دنیا دیکۆر. تۆپ ئارت، تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام. تۆپ ئارت. دووبارە سڵاوتان لەبێت بەڕێزان. کاک قارەمانە گەربگەڕین و لای بەڕێزت پێشتر پێش ناوبڕەکە پرسیاریەوەم کرد سەبارەت بە مەسەلەی ئایا دوای شاندی وەفدی ڕیفراندۆم کە سەردانی بەغدایان کردووە پێ دوای ڕای ئەولایانە گۆڕاوە کە بڕیاری ڕیفراندۆمیان داوە سەبارەت بە مەرجەکانی ئێستا باز لە کۆمەڵێک مەرج دەکرێت. ڕای بەڕێزت چییە سەبارەت بەو مەرجانە کە بۆ دواخستنی ڕیفراندۆم خرانەتە ڕوو؟ بەڵێ سەرەتا منەمەوێت ئەوە بڵێم ئێمە لە ناو خۆی هەرێمی کوردستان کاتێک کۆمەڵی کێشەمانەیە ویلایەنە سیاسیەکان یانەوێ بۆ گفتوگۆکردن و دانیشتن و ڕێککەوتن لە نێوانیان گەرباسی پاشەکشەکردن یاخود تەعجیلکردنی ڕیفراندۆم بکرێ ڕاستەوخۆ پارتی دیموکراتی کوردستان و ویلایەنانێک کە لەگەڵیشین ڕاستەوخۆ ئەمە بەهێڵی سوورەزانن، یعنی پێیان وایە بە هیچ شێوەیەک نابێت لە 25 نۆ بەولاوە ڕیفراندۆم بکرێ. یعنی ئێمە خاڵێکە زۆر پێم سەیرە ئێمە لە دانیشتون لە گفتوگۆکانە تەنها وەکو پێشنیار بۆ دانیشتەکان تەڕحکراوە لایەنی بەرامبەر زۆر بە توندی وەڵامی ئەو پێشنیارە ئەداتەوە. لە کاتێکە ئەم وەفدە کە لە بەغدایە لە هەرێمی کوردستان بازەوە دەکرێت وەفدە چوە بۆ مەسەلەی یەکلاییکردنەوەی ڕیفراندۆم. بەڵێ ڕیفراندۆم هەمان نەزانی وەسیلەیە کە لە هەرێمی کوردستان لە ئێستاە بۆ مەسەلەی سەربەخۆیە ئەمە دیارە لە هەرێمی کوردستان وا باسیلەوە دەکرێت. بەڵام ئەوەی کە پەیوەندی هەیە بە ئەو لایەنە سیاسیانی کە لە هەرێمی کوردستانە لە ئێستا باز لە مەسەلەی ڕیفراندۆم دەکەن دەچن لە بەغدایە لێ گفتوگۆکانیان لەسەر کۆمەڵێک مەرج کە تاوەکو ئێستا مەرجانە لەلایەن تحالفی شیعی عێراقیەوە کراوە. خۆ مەرج نییە ئەوانە شێوەیەکی پرۆتۆکۆلیە، ئەمە پێویستی بە پەرلەمانە لە کوتەی پەرلەمانە تۆ بۆچی چارەسەرکردنی مادەی 140 پێویست بە گفتوگویەکی یەکجار زۆر هەیە بۆ چارەسەرکردنی مەسەلەی بودجە. هەمومان نەزانین بودجە و جێڕانەوەی بودجە بۆ هەرێمی کوردستان بەو ئاسانیە نییە، پەیوەستە بەو عەقدی نەفت و غازەی کە هەرێمی کوردستان کردوێتی لەگەڵ دنیای دەرەوە. یعنی تۆ کاتێک پێمان وابی هەرێمی کوردستان لەگەر بەغدا ڕێکەوی ڕاستەوخۆ بەغدا بودجە ئەژێڕێتەوە نەخێوانیە. کۆمەڵێک عقود هەیە لە هەرێمی کوردستان کراوە، ئەگەر حکوومەت هەرێمی کوردستان واز لە عەقدانە بێنی دەکەوێتە ژێرباری ئیلتیزاماتی عەقدی زۆرەوە. بۆیە ئەو خاڵانەی کە باز دەکرێت من پێم وایە ئەو مەرجانە نینە کە دادنیشن گفتوگۆی لەسەر دەکەن لە داهاتوە لێژنەیەک پێک بێ بۆ مادەی 140 تر لە ڕابردوو بینیمان لە ساڵی 2017 ئەبوو مەسەلەی مادەی 140 کۆتایی پێ بهاتە بواە. وە مەسەلەی بودجە وەکو باسم کرد پێیوەستە بە کۆمەڵێک عەقد و کۆمەڵێک عقود لەگەڵ تورکیا لەگەڵ وڵاتانی دەرەوە کە بە ناشەفافیت تاوەکو ئێستا کەس نایزانێ چۆن چارەسەر دەکرێت. بۆیە چارەسەرکردنی مادەی 140 بەو شێوە ئاسانە نییە. ئەمە پێمان وابی پرسێکی وا گرنگ کە ئێستا لە هەرێمی کوردستانە ئەولەویەتی پێ ئەدرێ ئەڵێن ئەمە پرسێکی نەتەوەیە نیشتیمانیە ئەبێ کێشە ناوخۆیەکان هەموو ڕابوەستێ ئاساییە احتیادیە پرۆسەی سیاسی پەشیکەوتیە ئاساییە احتیادیە خەڵک برسێتی زۆر ئاساییە احتیادیە دۆخی ئەمنی وا بەرەو تێکچوون دەڕۆ لەم هەرێمە ئەوانیانم پێ ئاساییە لە هەرێمی کوردستان ئەڵێن بە مطلقی ئەبێ ڕیفراندۆم لە 25 نۆ بکرێ. کاتێک لە بەغدا
بەغدا دانیشتن و گفتوگۆ دەکرێت من پێم وایە مەرجەکان ئەو مەرجە قورسانەش نابن کە ئەوانەوێ باسی دەکەن ینی چارەسەرکردنی مادەی 140 گێڕانەوەی بودجە بۆ هەرێمی کوردستان چارەسەرکردنی کێشەی پێشمەرگا مەسەلەی لەوانەیە پەیوەزی بە پڕکردنەوەی کۆمەڵێک پۆست و ئیمتیازاتی تر کە لە ڕابردوو شابینی ڕابردوو بەم شێوازە کردویانە من بەڵێ پێم وایە هەڵومەرجی ناوخۆیی زەختی دەولی لەسەر خەتبوونی ئەمریکا لەسەر خەتبوونی ئێران لەگەر عێراق وای کردووە وەفدی کوردی کە ئێستا وەفدی ئەم هەژدە حیزبە کە لێوەنە بە ناوی ڕفراندۆم زەختێکی دەولی ئەقلیمی ناوخۆیی هەرێمی کوردستانیان لەسەرا جۆرێک لە پاشگەزبوونەوەیان پێوە دیارە ئەیانەوێت لە بەغدا لە ڕێگای هێنانە پێشەوەی کۆمەڵێک دەستکەوت بە ناوی کۆمەڵێک دەستکەوت لە هەرێمی کوردستان ڕیفراندۆمەکە تەعجیل کرد منەوە ڕێی خۆمە من لە سەرەتاشەوە قسەم کردیا هەر لە تەلەڤیزۆنی سەحەری ئێرانی وتومە لە 25 نۆ ئەو لایەنە سیاسیانە ڕیفراندۆم ناکەن لەبەرەوەی پێیان ناکرێت. بەڵێ زۆر باشە بەڵام پێ دوای ئەو ئێستا ئەو مەرجانەی کە باس دەکرێت کە بەڕێز دەڵێ باس مەرجەکان بۆ دواخستنی ڕیفراندۆم مادەی 140 و موچە و بودجەنیایی پێ دوای مەرجەکان چییە ئەو لایەنەی کە ئێستا لە کۆبوونەوەکان لەگەڵ لایەنە عێراقیەکان باسی لێوە دەکەن؟ بەڵێ هەڵبەتە هەر ئەمڕۆ کاک مەلا بەختیار باس لەوە دەکات کە ئەگەر ئەم مەسەلەی مادەی 140 و کۆمەڵێک ئیمتیازاتی تر و لە ڕووی ئابووریەوە وەزعی هەرێمی کوردستان خراپە ئەگەر حکوومەتی عێراقی 12 ملیار دۆلار بدە بە هەرێمی کوردستان کە هەرێمی کوردستان 12 ملیار دۆلار قەرزارە نازانم بەڕێزیان لەکێوە ئەزانم 12 ملیار قەرزارە کە لە مانگی نۆی ساڵی 2015ەوە 11 ملیار و نیو پارەی هەرێمی کوردستانیان پاشەکەوت کردووە لە موچەی فەرمانبەران ئەو 12 ملیارش بۆ ئەوەی دیزە بە دەرخۆنە بکرێ ئەمە یەکێک لە خاڵەکانە یعنی ئەمە یەکێک لەو ڕێوە شوێنەیە هەر دواتر نووسنگی عەبادی وەڵامی داوە وتی ئێمە ئامادەنین دانیشتن بکەین یاخود ئەو قسانێک کە لە هەرێمی کوردستان باسی لێوە دەکرێت لە ئێستاە ئێمە هەموو سازشێک بکەین ئێمە دادەنیشین گفتوگۆ دەکەین بۆ چارەسەرکردنی کێشەکان مادەی 140 چەند پەیوەندی بە حکوومەتی مەرکەزیەوە هەیە بە فعلی حکوومەتی مەرکەزی ئامادە نیە مادەی 140 جێبەجێکە ئێمە لە ڕابردووە کێشەمان لەسەر مەسەلەی کەرکووک و ناوچە جێناکۆکەکان هەیە یعنی ئەوەندە ئاسان نییە ئێمە پێمان وابی مادەی 140 حکوومەتی عێراقی وا بە ئاسانی جێبەجێ دەکات لەوانەیە وەفد لێژنەیەکی بۆ پێک بێ ئەم لێژنەیە بێ دەست پێ بکە مەراحیلێک بە دوای یەکەکانی دەست پێ بکە و چەندین جاری مەسەلەی مادەی 140 هێنراوەتە پێشەوە قسەی لەسەکراوە گفتوگۆی لەسەکراوە بەڵام دواتر پەچی خراوە بۆیە مەسەلەی پۆستەکانە پڕکردنەوەی کۆمەڵێک پۆست کۆمەڵێک ئیمتیازاتی تر وە لەسەر مەسەلەی بودجە و نەوت و ئەوانەش ئەگەر جۆرێک لە ڕێککەوتن هاوکاری بە ناوی هاوکاری دارایی یاخود پشتیوانی لۆ سندوقی داهاتی دارایی لە هەرێمی کوردستان شتێک بکەن لەگەڵ حکوومەتی عێراقیە دەنا بۆ یەکلاییکردنەوەی ئەم پرسە قورسانەی کە لە بەغدا هەیە مادەی 140 مەسەلەی مادەی 140 مەسەلەی نەوت و غاز یاسای نەوت و گاز و مەسەلەی بودجە بۆ هەرێمی کوردستان بە دڵنیاییەوە ئەو وەفدەی کە ئێستا لەوەیە ناتوانێت چارەسەری و کێشانە بکە و ئەو لایەنە سیاسیانی کە لەگەڵیشان دانیشتون ئەو لایەنە سیاسیانە خۆ ئەوان لەگەر حکوومەتی عێراقی بەڕەسمی لەگە وەفدی مفاوەزی حکوومەتی عێراقی دانەنیشتونەوە مچن کێشەکان یەکلاییکەنەوە ئەوان لەگەر هەتا وەکو ئێستا لەگەر تەحالفی شیعە دانیشتین لەگەر کوتلەی ئیجماعی سوننەکانیش دانیشتون و هەردوو لایەنیش زۆر بەڕوونی زۆر بە ئاشکرای پیان وتونێ ئێمە ئامادەین گفتوگۆ بکەین لەسەر چارەسەرکردنی کێشەکانی نێوان ئێمە و هەرێمی کوردستان بۆیە هیچ شتێکی مطلقیان نەوتوە کە ئێمە ئێستا بیکەین بە مەرج و لە 25 نوێە ڕیفراندۆمەکە ئەنجام نەدا ئەمە هۆکاری ئەنجام نەدانی ڕیفراندۆمەکە نییە یاخود بەڵێ دواتر دەگرێم وەلای بەڕێزت کە کارەمان ماوە سەبوران سەبارەت بەوەی کە پێ دوایە دوای ئەو گفتوگوهانەی کە لەگەڵ بەغداد دەکرێن ڕیفراندۆم ئەنجامە لە 25 و ئەو پێشاتێکی تازات و دەپێش من ناتوانم ئەوە بڵێم دیارە سەرۆکایەتی هەرێم و دیموکراتی کوردستان زۆر تاکید لەوەکەن کە 25 نۆبێ و هەرێکێتی ئەوەی ئاگەم لێتی یەکێتی نیشتمانی کوردستان لەگەڵ ڕیفراندۆمە بەڵام شەرت نییە لە 25 نۆبێ بێ ئەمەیان هەر لە سەرەتاوە دیار بوو خوێنەوەی بەڕێز قورسە لە 25 و بکرێ بەم بارود بەڕێی من قورسە بکرێ بەڕێی من لەبەر ئەوەی ینی چێ وەزعی ناوخۆی وەچی وەزعی ئەقلیمی و دەولیش هەستەکەم لەگەڵ ئەنجامدانی ڕیفراندۆمەکە نییە
من لام هیچ سیر نییە ئەگەر وەزعی باڵێن هێزە ئەقلیمیەکان دژی ڕفراندۆم بن حتا هێزە دەولەکانیش بەڵام ئەمە زۆر نەشازە کە کورد بەشێک لە کورد خۆی دژی ڕفراندۆم بێ دژی سەربەخۆی ببوورە دژی سەربەخۆی بێ ینی بۆ مەبەستم ئەوەیە ینی ئەگەر ڕفراندۆ لە پێناو سەربەخۆی بێ بەستم ئەوە جا لە خلافە سیاسەکە ئەوە مۆزوعێکی درە بەڵام نابێت کورد دژی سەربەخۆی بێ بەڵام دەکرێت ینی ئەوە وڵاتانی ئەقلیم حەقی خۆیانە و کە لەسەر بەرژەوەندی خۆیان دیفاع لەسەر بەرژەوەندی خۆیانەکەن و ئێمە وەکو ئێمەش بیر ناکەن وەکو میلەتی کورد بیرکەنەوە وەکو بەرژەوەندەکانی ئێمە بیرکەنەوە بە هەڵدەست بۆ مەسەلەی ڕفراندۆم نەبرا لەم قۆناغە بە خوێندنەوەی بارودۆخی ناوخۆیی بە تایبەتی من لە ینی خوێندنەوەی من بۆ کێشەکانی هەرێمی کوردستان زۆر قورسە ئێستا لەو هەموو فەوزایی کە لە هەرێمی کوردستان هەیە قەیرانی سیاسی هەیە قەیرانی پەرلەمان و کارەکردنەوەی پەرلەمان هەیە و قەیرانی ئیدارایی هەیە هەموو لەم قەیرانانە لەناو ئەم فەوزایە ئێستا قسە لەسەر سەربەخۆی کوردستان بکرێ ینی دەکرێت ئەم کێشان چارەسەر بکرێ بە تەسەووری من ئەم کێشان چارەسەر بکرێ باشتر ئەبێ ینی ئەرزێتەکە باڵێن زەمینە سازی بۆ بکرێ و ئەو کاتە ئاسانتر دێتە بەس سەبارەت بە عێراق پێ دوای عێراق چی بۆ هەرێم دەکا گەر لەم خۆناغەدا ڕفراندۆمەکە دوا بخات پێ دوای هیچ بۆ هەرێم دەکات دیسان ئەمێن لەسەر قووەتی هەرێم و جدەتی هەرێم و دەبێ بە حزوری ئەمریکا بە حزوری UN و بە تەسەووری من چی ئێرانیەکان چی ئێران و چی ئەمریکا لەگەڵ ئەوەن کە حکوومەتی عێراق کێشەکان لەگەڵ هەرێمی کوردستان چارەسەر بکە و ڕفراندۆم نەکرێ هەوڵێکی ئەوە هەبووە لەمە پێشوە فشارێکیش هەیە بۆ تجارە لەسەر حکوومەتی عێراق لەسەر کوردی شەیە و فشارە بەتەکید لەسەر کوردی شەیە ئەو فشارە و ئەو وەفدا کە ڕۆیشتون لە ڕووی ڕسمی و دانیشتون لەسەر ڕئیسی حکوومەتیان عەبادی ڕئیسی حکوومەتەوە کەسێکی گرنگیشە لەناو حزبی دەعوا و مالکی هەروەها مالکیشان بینیوە کە قەراری سیاسی لای ئەمانەیە بەڕێی من قەراری سیاسی لای پەرلەمان نییە نە لە کوردستان لای پەرلەمان بووە نە لە بەغاش لای پەرلەمانە لای قیادەی سیاسیە یعنی ئێستا قیادەی سیاسی کورد ئەگەر مجموعە ئەندام پەرلەمان لە کوردستان ڕۆشتانە ئەو وەفدە وا پێشوازی ناکرێت ڕاستە پەرلەمان شەرعیە بەڵام کاکە ئەبێت تۆ تێبگەیت لەگەڵ عێراقە تەعاملەکەی لەگەڵ لەم منطقەیە ینی تەعاملکردن و مامەڵەکردن لەسەر لەگەڵ مەسەلە سیاسەکان لەگەڵ هەموو وایە ئێستا ئەگەر باش وەفدێکی پەرلەمان با ڕۆشتایە لە کوردستانەوە ئەو پێشوازی ناکرێت هەروایە ئێستا چون قرار لە بەغاش بەدەست پەرلەمانی من خۆم لە پەرلەمان بوومە قیادەی سیاسی بڕیارەدا پەرلەمانیش جێبەجێیەکە لە کوردستانیشە پەرلەمانتار شتی بەدەست نییە قیادەی سیاسی حزبەکان پارتی یەکێتی گۆڕان بڕیارەدەن جێبەجێیەکەن ڕاستە تاکوترا هەیە بە شێوەیەتر قساکە و نەوعی لە ئیستقلالێتی هەیە و هەندێک مەزایدە ئەکاوانە بەڵام بەگشتی قیادەی حزبەکان لە عێراقا بڕیاردن چ لە کوردستان و بەڵام پێدا بوو چون توێسەوەفدی حزبی بڕوا باشتر بوو بەغدادیان من ناڵێم باشتر بوو من ناڵێم باشتر بوو نەخێر پێم باشە پەرلەمان ئەوەندە بەهێز بێ ینی قیادەی سیاسی خۆی لە پەرلەمان بێ خۆی خەلەلەکە ئێستا لێرۆ دەست پێ ناکە خەرێت لەسەرەوە قسە بکەن ئەبێت زۆر قسە بکەن خەلەل لەوایە قیادەی سیاسی کورد خۆی ناڕۆتە پەرلەمانەوە پێ عیب بڕۆتە پەرلەمانەوە هەموو حزبەکان بەبێ ئیستیسنا هەموو خەڵکی ترە نێرن بۆ پەرلەمان بێتە ئەندام پەرلەمان توانای بڕیاردانی نییە شیعەکان ئێستا خۆیان سونەکان قیادەی خۆیان لە پەرلەمانەیە دێنە ئەوێنەوە سکرتێری حزبەکانیان ئەندامی مەکتەبی سیاسی حزبەکانیان ئەبنە ئەندام پەرلەمان ئەبنە وەزیر لەناو ئەنجومەنی وەزیرانە ئەندامی مەکتەبی سیاسی و قیادەی خۆیانێن لەو پەرلەمانەوەیە بڕیاردن بەس کوردوانیە کورد نە لە بەغاوایە نە لە کوردستانیش وایە بۆیە پەرلەمانی ئێمە یعنی هە پەرلەمانێکە ئەو پەرلەمانەیەکەوە وا مەمەڵی لەگەڵاکرێت مەسەلەکە ینی ئیرادەی سیاسی لە کوردستان بۆ بەهێزکردنی پەرلەمان بەهێز نییە هەر ئەستن زۆریان باوەڕێن بەوە بە پەرلەمان نییە ئەگەر ئەگەر باوەڕێن پەرلەمانی خۆیان چونە پەرلەمان ئێستا وەکو من خۆم لە پەرلەمان بوومە قیادەی سیاسی وەکو مامۆستا تەماشای خۆیەکە پەرلەمانتاریش وەکو تەڵەبە تەماشایەکەن ئێوای ئەمە کەواتە قووەتیە ناوێن بەڵ دڵنیایەوە ئێستاش دەڵێم وەفدێک لە پەرلەمانی کوردستان بڕێ ئەو پێشوازیان لێ ناکرد چون ئەزان پەرلەمانتار لە کوردستان قەراری بەدەست نییە قرار لای حزبی سیاسیە حزبی سیاسی بڕیارەدا جا بۆیە ئێمە لێمان تێک نەچی هەنێ شتەیە ینی ئەبێ زۆر واقعبینانە قسە بکەنە سەر وڵاتەکە کەواتە پەیوەندەکان بە حیزب بمێنەوە باشترە بوو من ناڵێم نەموتووە بە حیزب بمێنێتەوە دەبێ قیادەی سیاسی بچێتە پەرلەمان بچێتە حکوومەت خۆیان لە پەرلەمانە قرار بدەن ئەو کاتە حسابەکرێت لە بەغا ئەندامێکی مەکتەبی سیاسی حزبەکان قسە بکە
جا لەگەڵ ئەندام پەرلەمانێکی تر قسە بکە و بڕیارە کوتلە دایمە بڕیارەدا نەگەڕێتەوە تا کوتلەکان کۆبوونەوە ئەکەن و بڕیار تەلەفۆن بە سەرکردایەتیەکەن و دێنەوە لە سەرکردایەتی ئەپرسن چیوا پێ ئەوان حزبی داعوای ئیبراهیم جعفەری لێوێ بوو مالکی لێوێ بوو عەلاوی لێوێ بوو ئەچون یەک کۆبوونەکە هاتن بڕیاراندا وەزعەکە کاتی خۆی تا جەنابی مام جەلال لە بەغا بوو ئەو سەردەمە هەموو بڕیارەکانی یعنی هیچ کەس نەگەڕا بۆ کوردستان لە جاتی کاک مەسعود بڕیارێدا جەنابی مام جەلال لە جاتی هەموو حزب سیاسیەکان بڕیارێدا لە جاتی کۆمەڵی ئیسلامی لەگەڵ مامۆستا عەلی باپیر لە بەغا بینە مام جەلال شتێکی وتای ئەو نەیەوت وانە هەمویان تەماشای ئەویانە کرد کە مام جەلال لەوەیە حضوری مام جەلال کاریگەری هەبوو بەڵام ئێستا ئێمە لە بەغا فراغمان هەیە و لە هەرێمی کوردستانەوە ناو پەرلەمانە ئەمەیە چ لە بەغا ژوای مامەڵی لەگەڵا کرێت سپاس دەکەم دواتەگرم وڵای بەڕێز مامۆستا کاک قارەمانە گەربگەرم وڵای بەڕێزت سەبارەت بە مەسەلەی دواخستن ئێستا باز لە مەسەلەی دواخستنی پەرلەمان دەکرێت هەندێک زانیاری باز دەکەن کە دەیانەوێت پەرلەمانی کوردستان کارا بکەنەوە لەوێەوە بریا لەسەر دواخستنی پەرلەمان بدرێت تا ئێستا شتێکی ئاوا لای بەڕێستان هەیە هیچ زانەرێک لەو بارەیەوێت کە پەرلەمان بۆ مەبەستە کارا بکرێتەوە؟ بەڵێ وەڵام من سەرەتامەوێ قسە لەسەر دوو مەسەلە بکەم ینی گرینگە لە دانیشتنەکە مامۆستا بەڕێزیان باسییان کرد یەکەمیان ئەوەیە ئێمە پێمان وایە لە هەرێمی کوردستان نە ئێمە وەکو بزوتنەوەی گۆڕان نەیت حیزبێکی سیاسی دژی ئەنجامدانی ریفراندۆم نییە بۆ سەربەخۆیی یعنی هیچ کەسێک دە لە هەرێمی کوردستان دژی سەربەخۆیی بی حیزبەکەی فێری بکە یاخود خۆمان ئێمە کە پەرلەمانتاران یاخود هەڵسوڕاوانی ئێمە یاخود سەرکردایەتی حیزبەکە ئێمە وتومانە لە هەرێمی کوردستان ئەبێ ریفراندۆم ئامادەسازی بۆ بکرێ ریفراندۆم ئەبێ یاسای بۆ دەربکرێ ریفراندۆم ئەبێ ناوچە جێناوکان بگرێتەوە ریفراندۆم ئەبێ بە عەلەنی ئیعلان بکرێ بۆ سەربەخۆییە تاوەکو ئێستا لە هەرێمی کوردستان ئیعلان نەکراوە ریفراندۆم بۆ سەربەخۆییە هیچ کەسێک دژی نییە ئێمە پێمان وا بوو دەبێت ئامادەسازی بۆ بکرێ ئەو کاتە ئەنجام بدرێ ینی دوور و نزیک ئێمە لە مەسەلەی نەخێر و بەڵێ ئەوانە ئەوە ئێمە نین ینی باز لە نەخێر و لە بەڵەیەکە دەکەین لەبەر ئەوەی پێمان وایە ئەوەی کە دەڵێن نەخێر بۆ سەربەخۆی زۆر قورسە ئەوانەی کە دەرێن بەڵێ بۆ ریفراندۆم مزایدەی پێوە دەکەن بە دڵنیاییەوە بۆ مزایدە و بۆ کۆمەڵێک دەستکەوتە پرسی سەربەخۆی بۆ شێوازە مامەڵی لەگەڵ ناکرێت بەداخەوە لە 27 ساڵی ڕابردوو ئێستا ئێمە قسە لەسەرەوەی بکەین وەفدی حیزبی پەرلەمان پەچی خرایە سەرۆکایەتیارم کورسەکەی خۆی چۆن ناکە لایەنە سیاسیەکانی تر لە هەرێمی کوردستان کۆی 81 کورسی پەرلەمانی کۆ ئەبنەوە ناتوانن بچووکترین کێشەی ناوخۆی هەرێمی کوردستان چارەسەر بکەن کە پرسی سەرۆکایەتی هەرێمی کوردستانە ئەیانەوێ بچن بەم شێوازە بەم دۆخە خراپە سیاسیە بەم دۆخە خراپە ئابووریە لە هەرێمی کوردستانە بچن مەسەلەی سەربەخۆی لەگە حکوومەتی عێراقی یەکلاکەنەوە من پێم وایە دوور و نزیک بەم شێوازەیەکە ئێستا باز لە مەسەلەی سەربەخۆی دەکرێت بۆ شارنەوەی کۆمەڵی قەیرانی ترا دەنە ئێمە بەر لە هەموو کەسێک بەبێ ریفراندۆم لەگە سەربەخۆین هەر لایەنێکی سیاسیش بتوانێت ئەلانی سەربەخۆی بکە بە دڵنیاییەوە ئێمە پشتیوانی دەکەین یعنی ئەمە دوو خاڵی زۆر گرینگە هەر لایەنێکی سیاسی دەیەوێت ریفراندۆم بکە فەرمو ئەوە ریفراندۆم بە ئەنجامی دە هیچ پێویست ناکە بەردەوام زایدات سیاسی پێوە بکە لە ناو خۆی هەرێمی کوردستان و ئەشێوەی ئەلانی سەربەخۆی بکە لەسەر هەلووت کە شاخەکی کوردستان دێکە بابچی بیکە ئێمە پشتیوانی پشتگیری دەکەین بۆیە ئێمە لەگەڵ لەسەر مەسەلەی ریفراندۆم ئەو وەسیلەیەکە بۆ سەربەخۆیە هیچ قسەیەکمان نەبووە لە ڕابردوو تاوەکو ئێستا تۆمەت یاخود لایەنێکی سیاسی پێی وابی ئێمە دژین ئەوە ئێمە نین دژی ئەو مەسەلەی بەڵێ سەبارەت بە پەرلەمان و مەسەلەی دواخستنی ریفراندۆم بەڵێ من لە سەرەتاوە باسم کرد سەرەتا ئەم بڕیارێک کە دەرکراوە ئەوەی کە پێی دەوترێت بڕیار کۆمەڵی حیزبی سیاسی کۆبوونەتەوە بڕیارێکیان دەرکردووە کە لە 25 ریفراندۆم بکرێت ئەگە پەرلەمانی کوردستان کارا بکرێتەوە و لەم وڵاتە یاسا سەروەربی لایەنە سیاسیەکان بگەنە ئیتیفاقێک بە سەروەربوون یاسا لە وڵاتە ئەبێ پێش هەموو شتێک پەرلەمانی کوردستان ئەم بڕیارە هەڵوەشێنتەوە بڕیارێک دەربکە بۆ ئەنجامدانی ریفراندۆم بۆیە پەرلەمانی کوردستان پێش هەموو شتێک بێ ئەم بڕیارە هەڵوەشێنتەوە بڕیارێک دەربکە بۆ ئەنجامدانی ریفراندۆم جگەلەوەی کە ریفراندۆم لە هەرێمی کوردستان دەخۆی یاسایی نیە ئەبێ یاسایش تایبەت هەیە چۆن یاسای هەڵبژاردن هەیە بۆ پەرلەمانی کوردستان یاسای هەڵبژاردن هەیە بۆ سەرۆکایەتی هەرێمی کوردستان و یەکێک تەخویل کراوە هیچ کەسێک تەخویل نەکرایە لە کوردستان بە پێی یاسایەک ئێستا بێ بۆ خۆی جاری ریفراندۆم دە بۆ سەربەخۆیی یان جاری ریفراندۆم دەستپێنێ بۆ جیابوونەوەی دوو پارێزگا بۆ یەکلایکردنەوەی مەسەلەیەک بۆیە من پێم وایە ئەم مەسەلەیە لە دەرەوەی پەرلەمان کرایە ئەبێ ئەم مەسەلەیە لە کاتی پێکهاتن و ڕێکەوتنی ئەوان لایەنە سیاسیەکان لە کاتی کاراکردنەوەی پەرلەمانی کوردستان ئەم مەسەلەیەک لای بکرێتەوە مەسەلەی ریفراندۆمە پەیوەستە مەسەلەیەکە کراوە بە حیزبی کراوە بە شەخسی
لە ئێستادا نانەتەوەیە و نان نیشتیمانیشە بۆ شێوازە وەسم لەو بڕیاری ئێستا دەکرێت بە شخصی کراوە بە حیزبی کراوە نانەتەوەیە نانیشتیمانیە لە ئێستادا بەڵێ زۆر باشە ئێستا بۆ چوونی بەرەز ئەم پرسە ڕاستەوخۆ پەیوەستە بە پەرلەمانی کوردستانەوە زۆر باشە بەس دوا پرسیارم سەبارەت بە مەسلەی ئەوەی کە ئێستا ئایا ئەم وەفدەی کە سەردانی بەغدای کردووە زیاتر ڕێفراندۆم بە بۆ چوونیەوە بۆ وەکو کارتێکی فشاری حیزبی بەکاردێنە یاخو بۆ جێبەجەکەین داواکاریەکانی کورد بەڵێ لە سەرەتا ئەم هەرچوونی وەفدەکە خۆی یعنی ئەم وەفدەی کە پێکات وەفدێکی حیزبیەکە چۆ بۆ بەغدا من پێم وایە ئەگەر ئەم وەفدا بە پێچەوانەی مامۆستا بیر دەکەم ئەگەر پێم وایە ئەو وەفدا پەرلەمانی کوردستان کارا وایە پێکاتەی هەموو لایەنە سیاسەکانی لەگەڵ وایە و سەرۆکایەتی پەرلەمانی لەگەڵ وایە لە سەرۆکایەتی حکوومەت کەسایەتی سیاسەکانی لەگەڵ وایە وەفدێک وایە لەسەر ئاستی نەتەوەی نوێنەرایەتی بکردا وایە من پێم وایە زۆر گرنگتر دەبوو لەو برادەتکۆ برادرانی کە ئێستا نوێنەرایەتی ئەو وەفدە دەکەن ماوەی 26 ساڵە لە مفاوەزاتدان تەنها یەک جاریش نەیانتوانیوە بەرامبەر حکوومەتی عێراقی سەرکەوتوو بوون کام دەستکەوتەیە لە 25 مادەی دەستوری عێراقی کە مافی گەلی کوردی تایە کامیان توانیوە تاوەکو ئێستا لە دانیشتن لە گفتوگۆ لەگەڵ حکوومەتی عێراقیە چارەسەری بکەن تاوەکو ئێستا توانی بیتی ئیدامەی پێ بدرێ یعنی ڕێککەوترێک ئەمڕۆ کرابێ بۆ 5 ساڵی تر توانی بیتی درێژە بچێشەی ڕێککەوتنەکە یەکلایی بکرێتەوە یاخود ئەم بڕگە یاخود ئەم مادە دەستوریە جێبەجێ بکرێ بۆیە من پێم وایە بەو شێوازەی ئێستا کە لە بەغدا ئەم وەفدا کە لە بەغدا لە سەردانکردنی بەغدایە من پێم وایە ناتوانێت ئەم کێشەیە یەکلایی بکاتەوە لە عێراق و ئەبێ دوجاریش ئەیبینین ئێمە لە عێراقا دوجاریش ئەیبینین بە کۆمەڵێک دەستکەوتی حیزبی و شخصی و بۆ دیتنەوەی بیانوویەک بۆ تەزیلکردنی ڕێفراندۆمەکە کۆتایی بەم سیناریۆش دێ. بەڵێ سوپاس دەکەم ماوەستا دوا پرسیارشم بۆ بەرز پێ دوایە ئەو حیزبانێک کە بڕیاندا و جۆرێک لە پاژێزبوونیان پێ دیارە سەرەتا ئەمێ قسە لەسەر مەسەلەیە بکەم من لەسەر ئەو مۆزوعە من نەمگوتووە وەفدە حیزبەکە باشە بەڵام ئەڵێم کورد ئیرادەی کوردی حیزبی کوردی ئەو سەنگە نادادە پەرلەمان و ئەو سەنگی بدادە پەرلەمان ئە پەرلەمانە پاک ناخست من واڵێم ناڵێم کاشکی وا بایە ئەم وەفدە سەرۆکی پەرلەمانیشی لەگەڵ بواە جێگری سەرۆکی پەرلەمانیشی لەگەڵ بواە و کارێکی باشە بوو جێگری سەرۆکی حکوومەت و سەرۆکی حکوومەتی لەگەڵ بواە ئەمە مەسلەیەکە خۆی وەفدەکە باشتر ئەبوو بەهێزتر ئەبوو بەڵام من ئەڵێم بە حیزبەکەی کە قارەمانیشەوە کە گۆڕانە هەر هەمویان ئەو گرنگیان نەداوە بە پەرلەمان ئەو سوقلیان نەداوە پەرلەمان ئەگەر ئەو سوقلای بە پارتی و بە یەکێتی و بە گۆڕان و بە ئیسلامیەکانیشەوە ئەگەر ئەو سوقلیان بدات پەرلەمان قیادە ئەچووە پەرلەمان و پەرلەمانەوە پەک ناخست و حسابیان بە پەرلەمانە کرد کە ئەوەیە یعنی ئەگەر ئیرادەیەک نەبێت پاشگەزبوونەوە هەیە لەو بڕیارە جۆرێک لە پاشەکشەی مەسئلە من نازانم پاشگەزبوونەوە ئەنە بەڵام هەستێک ئەبێت تۆ لەو مەسئلەی دیارە مرونەتێک هەیە و ئەزان فشار هەیە و ئەزان وەزعی داخلی تاوانیە هەستەکەم ینی بەدیلێکی تر هەبێ بۆەوە. سوپاس دەکەم کاک قارەمان زۆر بە کورتی کاتم نەماوە ئەگە شتێک دەبێت زۆر بە کورتی کاتمان نەماوە. بەڵێ وەڵام نمێ ئەو بڵێم ئێمە بزوتنەوەی گۆڕان لە خولی دووەممان لەبەر ئەوەی دوای ئەوەی کە ئێمە کۆنگرەمان کرد ئێمە نۆ لە هاوڕێیانمان بەخۆشمەوە ئەندامی جڤاتی نیشتیمانی واتە ئەندامی سەرکردایەتی ئەو بزوتنەوەی بەسەرۆکی پەرلەمانیشمانەوە کە ئەندامی سەرکردایەتی بزوتنەوەی گۆڕان بووە تەنها ئێمە لەو پرسە چارە نووسازانەی کە بە یاسا ڕێک نەخراوە گەڕاوینەتەوە بۆ مەرجە و حیزب هەموو ئەو پرسانێک کە بە یاسا ڕێکخراوە لە کوردستان ئێمە خۆمان لە پەرلەمانی کوردستان بڕیارمان سەداوە و بڕیاریشمان داوە لە داهاتووش بەم شێوازە مامەڵە لەگەڵ زۆر سپاس کاتمان نەما سپاس بۆ بەرز قارەمان قادر ئەندامی پەرلەمانی کوردستان کە لاولێرە لەگەڵ ماوی هەروەها بورهان محەممەد فەرەز ناوی پێش پەرلەمان عێراق لە سوودی سەرەکی لەگەڵ ماوی سپاس بۆ بینێرانی بەرز سپاس بۆ هاوکاران واتان.